لەو کاتەوە وتیان ئەوە جەستەی مەریی لە دەربەندیخان چالاکوانان و دانیشتوانی شارەکە وێنەی بەشێک لە قوربانیانی ڕێگای کەلار دەربەندیخان و دەربەندیخان سلێمانیان نمایش کرد. لە شەقامی سەرەکی شارەکە 57 وێنە لە تەمەنە جیاوازەکان هەڵواسراوە و وێنەکانیش وێنەی و کەسانە بوون کە بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە لەو ڕێگایە گیانیان لەدەستداوە. دیاران پێشەنگا دەرەنجامی ئەو چالاکی و ناڕەزایانەیە کە لە ڕۆژانی پێشودا خەڵکی دەربەندیخان بەهۆی زۆربوونی ژمارەی قوربانیان لەم ڕێگەی لە دەبینی سلێمانی دەربەندیخان سلێمانی کەلا چووگەمە ڕێگەیەکی استراتیجیە دەکوێتە نێوان دەربەندیخان و باشووری بەڵێن عێراق لەگەڵ هەرێمی کوردستان. بەڕاستی قوربانیەکان زۆر بوون، مەترسیەکان گەورەتر بووە، ڕۆژ لە ڕۆژ بێ جادەگە خراپترە بێ و ئەو ڕێگەوبانێک کە ئێستا کراوە ڕێگەوبانێکە کە هیچ ساڵەکانی پەنجاکانە. کە سوکاری قوربانیەکان بەشێکیان لێرە بوون، گریان و فرمێسکی چاوی ئەوان تەواوی نمایشەکەی خستە چوارچێوەیەکی ماتەمینیەوە، ناڵە و هاواریشیان تەواوی شەقامەکەی داپۆشی. ئێمە وەکو دانیشتوانی شاری دەربەندیخان و چالاکوانان ئەو کەسایەک توێ کۆمەڵایەکان نزیکەی 14 ڕۆژە بەردەوام خەڵکی دەربەندیخان لە 20 مانگەوە خۆپیشاندانێکمان کرد بۆ چاکردنی ڕێگەی دەربەندیخان سلێمانی کەلار دەربەندیخان ئەم سافەیە کە لە هەڵەبجەی تازەوە هەتا دەربەندیخان بڕاوە لە عێراش و هەتا باوەنور ڕێگەکە وەساوە. بەسەبا ڕەشپۆش نەبین چیتر بەسەبا هەموو ڕۆژە ئازیزێکمان لەدەست نەدەین بەستە ئیتر بەخۆشی بژین و ئەمە داواکارێکی سەرەتاییە، ئەمە چالاکیێکی مەدەنی ئەمەیە، ئەمە بە حیزبی ناکرێت، ئەمە حیزب خاوەنی نییە، هەموو خەڵکی گەنجی ئەم شارن هەڵەسن بەم نیشانە، بۆیە منش خۆشمان بەشداری دەکەین و بە شایشی دەزانین. هەفتەی ڕابردوو لە چالەکێکی دیکەدا لە بەردەم تونێلی دەربەندیخان چالاکوانان و هاوڵاتیانی شارەکە گردبوونەوە و بۆ چەند کاتژمێرێک تونێلەکەیان داخست. داواکاریشیانەوە بوو ڕێگای کەلار دەربەندیخان و دەربەندیخان سلێمانی تەواو بکرێت و چیتر دانیشتوانی ناوچەکە نەبنە قوربانی و ڕێگایە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.